من وەک پارێزەرێک بڕیارم داوە لە 10 ئۆکتۆبەر بەشداری پرۆسی هەڵبژاردن دەکەم و دەنگ دەدەم بەو لایەنەی کە زیاتر خزمەتی خاک و وڵات و نیشتیمان دەکات، دەنگ دەدەم بەو لەناو ئەو پارتانەش دەنگ دەدەم بەو کاندیدەی کە زیاتر شارەزایی و لێهاتووی لە ڕووی مادە یاساییەکان و دەستوری عێراقی فیدرال بێت و داکۆچی زیاتر بکات. من وەکو پارێزەرێک ئینشاءڵڵا لە دەیدا هەوڵە دەم لەگەڵ خانەوادەکەم بچمە سەر سندوقەکانی دەنگدان، دەنگ بدەم بەو لایەنەی کە خۆمە بەستمە، دەنگ بدەم بۆ ئەوەی زیاتر مافەکانی گەلی کوردستان لە عێراق بەدیبێنین ئەو کاندیدانەی کە ئێمە هەڵێبژێرین لە کوردستان بۆ پەرلەمانی عێراق. لە ڕۆژی دەیدا بڕیارم داوە خۆم و خانەوادەکەم بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەین و دەنجیشمان بۆ ئەو لایەنەیە کەوا داکۆچی لە مافی گەلی کوردەکە و مافی گەلی کورد زامن دەکات. من وەک ئافرەتێک ئامادەم ڕۆژی دەیدا بچمە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەم لە پێناو بەدەستێنانی مافەڕەواکانی ئافرەت و بە دەنگدانم داهاتوی خۆم و نەتەوەکەم دیاری دەکەم بۆیە تۆش دەنگ بدەم.